گۆڕانکارێکی خێرا لە پلەکانی گەرمان ڕوویداوە و هەروەها ئەگەری بارانباری نیشەیە گوێم بۆ بگرن با بۆتان باسکەم. لە ئەنجامی دروستبوونی کەشێکی ناسەقامگیر لە ناوچەکانی هەرێمی کوردستان کە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ دەریای ناوەڕاست، پێشبینی وایە کە لە بەرەبەیانی سبەی ڕۆژی دووشەممە 4 پێنجی 2026 لە بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان تاوەباران و هورە بروسکە دروست بێ بەگشتی وەکو پارێزگای کەرکووک و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین بە شێوەی ناوبەناو هەندێک کات ئەگەری هەیە باران ببارێت و هەورە بروسکەشی لەگەڵا بێ بە شێوەی ناوبەناو بارانەکانش لە نێوان مامناوەند بۆ باشا بێ و ئەم ناسەقامگیریە بەگشتی هەتاوەکو 6/5 بەردەوامە تا 6/5 2026 کە کۆتایی هەفتەکە ڕۆژی چوارشەمە بەردەوامە پاشان بەگشتی کۆتایی پێدێ. ناسەقامگیریەکان زیاتر لە پارێزگای سلێمانی هەڵەبجە پێنجوێن و واروها لە ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی دروستە بێ بە شێوەی ناوبەناو ناوچەکانی دیکە بەگشتی کەشوهەوا ئاساییە واتە هەتاوەکو کۆتایی هەفتە ناسەقامگیری ناوبەناو دروستە بێت بە بارانی مامناوەند بۆ باش لەگەڵ هەندێک تەرزە و لەگەڵ چالاکبوونی هەورە بروسکە ئەمەش لە ئەنجامی چالاکبوونی هەورەکان بە شێوەی بارگەی سالب و موجە. ئەمە سەبارەت بە دۆخی بارانبارین هەروەها گۆڕانکاریی کە ڕوویداوە ئەوەش ئەوەیە کە لە دەریای ناوەڕاستەوە هەوایەکی زۆر فێنێک دروست بوو و لەنگەری گرتووە بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستان لە ڕۆژی سێشەمە بە تایبەتی لە ناوڕاستی ئەم هەفتەیە پلەکانی گەرما 6 تا 7 پلەسیلزیدا ئابازێت و هەست بە کەشۆوایەکی زۆر فێنەکەکەین دابازینەکە سەرانسەریە و پلەکانی گەرما 6 تا 7 پلەسیلزیدا ئابازێ و ئەم دابازینش بەگشتی هەتاوەکو سەرەتای هەفتەی داهاتوو بەردەوامەوە تا هەتاوەکو سەرەتای هەفتەی داهاتوو هەرێمی کوردستان لە کەشێکی زۆر خۆشی فێنکا بێ بە تایبەتیش لە کاتەکانی شەوە کە هەست بە نیمچە سەرمایەکرێت تا ڕادێک بە تایبەتیش لە ناوچە شاخایەکان کە هەست بە سەرماکرێ و ئەم دابازینەش ئەوە ئاکات لە ڕۆژانی سێشەم یاخود چوارشەم لە لووتکەی ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان بڕێک بەفر ببارێت بە تایبەتی لووتکەی ناوچە شاخاوەکانی حاجی عومران کە کاتە بەشی باکووری خۆرڵاتی هەرێمی کوردستان. ئەمە کۆی زانیاریەکان بوو سەبارەت بە ڕەوشی بارانبارین و تاوەباران و هەورە بروسکە لەگەڵ دابازینی پلەکانی گەرما و خۆشببوونی کەشۆوە هەتاوەکو سەرەتای هەفتەی داهاتوو. سەرەتای هەفتەی داهاتوو دەستپێکی بەرزبوونی پلەکانی گەرمایە دووبارە و هەتاکو 25 هەڵکشان و داکشان لە پلەکانی گەرما بەگشتی ڕوەدات. والله ئەعلەم هەر شاد بن.